و هەموو خەڵگەزانیە کۆمپانیای بەڕێز و نەک کۆمپانیای بەڕێز هەموو چەمشەماڵ ئاوی نییە بەس بەڵام ئێمە یعنی وەکو حەقەسەوە پیاوێژە خۆیان ئایان نییە دە ڕۆژ جارێ ئەگەر ئاوەکەمانیش بێ هەر مەمنونین یعنی ئێستا من وام لادە لە کۆتایی مانگ چوار و ئاو بە حەوشەمانە ناتوە جارێ دە ڕۆژ جارێ تەنکەری ئاوەکەڕم بە 10,000 یعنی خوا ئاگادارە ماڵە ناسم پارەی نییە ئاوەکە بسێنێ ناڵێم خۆم داومە بەس بەڵام بینیومە خەڵتر پارەی داوە شەهید هەمووی شەهیدە ئەم ماڵانە گەشتی هەر لە جادەکەەوە حتاکو سەر ئەو جادەیە من هەر ئەو نازانی میسکە نازانم بێت ئەوها لەم قوڕەیە بژێت مناڵی هەتی و لەم قوڕەیە بژێت دایکەتی و لەم قوڕەیە بژێت هیچ حکوومەتی قبولیەکە ئاداوای لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین لە هەج لایەنێک بێت ئێمە مەمنونیانین بەس قیرەکەمان بۆ بکەن و ئاومان بۆ دابینکەن بەخوا من هەموو هەفتەیە 40 بەرمیل دەکڕم تانکەری خواوەکی 40 بەرمیل دەگرێ ناکرێ ئیمکانیەتمان نییە کاکە و حکوومەتەکەی هیچ سوالمان لێ ناکە کاکە جا ئەوە نێش ماوەند ئیسفادەی نییە ئەمە لێ بەسەر جارێ هەچی سەقەتیەکە بێ کۆمپانیەکەیە سەقەتترین شت کۆمپانیەکەیە پارەکەی خواردە یاری بەم خەڵکاکە کۆمپانیای بەڕێز دیارە کۆمپانیایکی مجەمەعێکی سەکەنیە کۆمەلگایکی نیشتەجێیە لەلایەن کۆمپانیای بەڕێزەوە جێبەجێکراوە ناوی چەرمۆسیتیە پرۆژەکە لە ساڵانی ڕابردوودا هاتووتە بواری جێبەجێکردن ئەم پرۆژەیە کاتی خۆی هیچ پرسوڕایەک بە بەڕێوەبەری ناحێ و قایمقامەتی چەمچەماڵ نەکراوە بۆیە کۆمەڵک گرفتیان هەبوو دۆستەی ئەو ماڵە زیادانەی کە بە بۆچوونی خەڵک یاخود بە بۆچوونی لانی پەیوەندیار زیاد دروستکراوە دۆستەکان لە دادگایە و ئەم دۆسیە ئێمە مدعیم بە سەریانەوە دیارە ئەگەر کەم و کوڕی هەبێت دادگا یەکلای دەکاتەوە دواتر دادگا هەر بڕیارەکیدا ئێمە پابەندی جێبەجێکردنی بڕیارەکەی وە کۆمپانیاش دەبێت پابند بێ بە بڕیاری دادگا